بە بۆنەی تێپەڕبوونی 53 ساڵ بەسەر سوتاندنی سینەمای شاری عاموددا لە خۆرئاوای کوردستان کە بەوەیەوە نزیکەی 300 قوتابی خۆناغەکانی سەرەتایی گیانیان لەدەستدا، NRT لە بەرنامەیەکی دۆکیۆمنتەریدا کە تیایدا چۆنێتی سوتاندنی سینەماکە و هۆکاری سیاسی سوتاندنی سینەماکە و کاردانەوەکانی ئەو سوتاندنە دەخاتە ڕوو. دۆکیۆمنتەری ئەم شەو کاتژمێر 6:30 لە NRT پێشکەشتان دەکرێت.